الحمد لله وكفى والصلاة والسلام على حبيبه المصطفى وعلى آله وأصحابه أهل الصدق والوفا. بینەرانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار لەسەر هەموو لایەک بێتن. خۆشەویستان، لە چەند خولەکێکی کەمدا لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەبم. پێم خۆشە لەم چەند خولەکە کەمەدا باسی چەند شتێکتان بۆ بکەم. ئەو شتانە کە پاداشتیان لای خوای پەروەردگار ئەوەندە زۆرە، تەنانەت لە میزانی خوای پەروەردگاریشدا جێگایان نابێتەوە، چونکە هەندە پاداشتەکەیان گەورەیە. ئەو عەمەلە ساڵحانە، ئەو کردارە چاکانەی کە باسی دەکەم، دویان لە قورئانی پیرۆز خوای پەروەردگار باسی کردوون و یەکێکیشیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام لە فەرمودەدا باسی کردووە. یەکەمیان خۆشەویستان، ئەوەی کە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا باسی کردووە بریتیە لە العەفو، واتە لێبوردەیی، صفەتی لێبوردەیی. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێتن فمن عفا وأصلح فأجره على الله. ئەوەی کە عەفو لێبوردەیی هەبێتن، کاتێک کە برایەکی موسڵمانی هەڵەیەک دەکاتن، کارێکی ناڕێک دەکاتن بەرامبەری، ئەویش عەفوە لێبوردە دەبێتن بەرامبەری، عەفوی دەکاتن. بەڕاستی ئەوە خوای پەروەردگار ئەفەرمێتن فمن عفا وأصلح فأجره على الله. پاداشتەکەی تەنها لەسەر خوای پەروەردگارە. تەنها خوا دەزانێتن کە پاداشتی ئەو کەسە چەندە زۆرە و چەندە گەورەیە، چونکە عەفو صفاتی لێبوردەیی صفاتی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسسەلام. تەماشاکەن پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسسەلام چەندە کەسێکی لێبوردە بووە. تەنانەت لەو کاتێک کە دێتن مەککە فەتح دەکاتن، کافرەکانی قوڕەیش کە چ نەمابوو بەرامبەر بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام لە خراپە و خراپەکاری نەکەن، بەڵام کاتێک کە دێ مەککە فەتح دەکا و ئەوانەی دوێنێ خراپەیان بەرامبەر دەکرد، بزانن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام چیان پێ دەفەرمێ؟ پێیان دەفەرمێ اذهبوا فأنتم الطلقاء، بڕۆن ئێوە هەر هەمووتان ئازادن. بەڵێ خۆشەویستان، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام دەفەرمێتن ما يزيد الله عبدا بعفو إلا عزا. هەر بەندەیەک کاتێک کە عەفو لێبوردەیی هەبێتن بەرامبەر برا مسڵمانەکانی، ئیلا خوای گەورە ئەو کەسە سەربەرز دەکاتن، عەزیزی دەکاتن، چونکە عەفو صفاتی ئینسانی مسلمانە. ئینسانی مسلمان ئەو کەسە گەورەی ئەو کەسە دەردەخیتن، ئەو کەسەی کە لێبوردەیە، چونکە ئەو کەسە دەبینی غل و غش و حەسەد و حقد هیچی لە دڵدانیە، بۆیە لێبوردەیی هەیە. بەڵێ خوای پەروەردگارە فەرمێ والکاظمین الغیظ والعافین عن الناس، ئەوانەی کە تووڕەی خۆیان قوت دەدەنەوە و لە خەڵک دەبورن، خوای پەروەردگار بە باشە باسییان دەکاتن. لە ئاەتێش تردا خوای پەروەردگار ئەفەرمێتن ئەلا تحبون أن يغفر الله لكم وليعفوا وليصفحوا ألا تحبون أن يغفر الله لكم. ئێوە لێبوردە بن، لێبوردەیتان هەبێتن، عەفوتان هەبێتن. ئاپێتان خۆش نییە کە خوای پەروەردگار لێتان خۆش بێتن، بەڵێ چێ هەیە خۆشەویستان لە ئێمە کە پێی خۆش نەبێتن کە خوا لێی خۆش بێتن؟ کەواتە عەفوتان هەبێ، ئارامیتان، یعنی لێبوردەیتان هەبێ بۆ ئەوەی خوای پەروەردگار لێتان خۆش بێتن. خۆشەویستان، لەسەر عەفو قسە زۆرە ئەگەر بیکەین، بەڵام دەینە ئەو کارەی دووەم کە خوای پەروەردگار ئەفەرمێتن پاداشتی هێندە زۆرە. خوای پەروەردگار پاداشتەکەی تەحدید نەکردیە، تەنانەت لە میزانی خواشدا ئەوەندە پاداشتەکەی زۆرە جێی نابێتەوە. بەڵێ خۆشەویستان، زۆر کار هەیە، ئەو کارانەی کە عەمەلی ساڵح ئینسانی مسلمان ئەیکاتن، خوای پەروەردگار ئەبینی پاداشتەکەی بە زۆری کارە چاکەکان دیاری کردووە، یاخود پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام لە فەرمودەدا باسی کردوون. تەماشاکەی نوێژی جەماعەت، ئەگەر ئینسانی مسلمان نوێژێکی بە جەماعەت کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ 1/27 و یان زیاتر، بەڵام دەبینی ئەو کارانەی کە ئێستا باسی دەکەین وەکو عەفو، وەکو سەبر، ئێستا کە کاری دووەمە، وەکو کارێکی چاکە کە ئینسانی مسلمان بیکاتن، سەبر و ئارامگری. خۆشەویستان، خوای پەروەردگار ئەفەرمێتن إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. لە پاداشتی ئەو کەسانی کە سەبریان هەیە، کە ئارامگرن، کە خۆگرن، ئەفەرمێ إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. ئەو کەسانەی کە ئارامگر و خۆگرن، خوای پەروەردگار بەبێ حیساب
پاداشتیان دەداتەوە، پاداشتیان دیاریکراو نییە، پاداشتیان گەلێک زۆرە ئەو کەسانەی کە صیفەتی ئارامی، صیفەتی خۆگریان تێدایە، صیفەتی سەبریان تێدایە. سەبر و ئارامی و خۆگری خۆشەویستان سێ جۆرە کە زانایان باسییان کردووە. یەکەمیان سەبر لەسەر تاعەت و عیبادەت، خۆگربی لەسەر تاعەت و عیبادەت، چونکە بەڕاستی تاعەت و عیبادەت سەبری ئەوێتن، سەبری ئەوێتەوە مانگێک بە ڕۆژیبی خۆت بگریەوە لە خواردن و خواردنەوە، لە هەرچی زمانت بگری، لە خراپە و خراپەکاری چاوت بگری، ئەندامەکانی ترت بگری، تەنانەت لە حەڵاڵیش خۆت دوور بگریەوە. سەبری ئەوێ، سەبری ئەوێ تۆ ڕۆژانە 5 فەرزە نوێژ لە کاتی خۆیدا بکەی، سەبری ئەوێ شەوانە بە تایبەت لە هاوینان تۆ کاتژمێر 1 ئەخەوی و کاتژمێر 3:30 بەخەبەر بێی بۆ نوێژی بەیانی تەنها 2 کاتژمێری جیاواز بیتن، تۆ جارێکی تر بۆ نوێژ هەڵبستیەوە. بەڕاستی سەبری ئەوێتن. ئەوە یەک. دووەم، سەبرگرتن، جۆری دووەم لە سەبرگرتن خۆشەویستان بریتێ لە سەبرگرتن لەسەر گوناه و تاوان. بەڕاستی سەبری ئەوێتن کاتێک کە تۆ ئافرەتێکی جوان بە پێشت دادێتن تەماشای نەکەی، ئەوە سەبرە. جۆرێکە لە جۆرەکانی سەبر. جۆری سێەم جۆرەکانی ئارامگری و خۆگری و سەبر بریتە لەوەی کە ئینسان لە بەڵاو موسیبەتدا لەسەر بەڵاو موسیبەت خۆگر بێتن و سەبری هەبێتن. جا ئەو جۆرە کەسانە هەموو ئەو سێ جۆرانی کە باسمان کردن کە خۆگرن، کە سەبریان هەیە، خوای پەروەردگارە فەرمێ ئینەما یوەفە الصابرون ئەجرهم بغیر حساب. خوای پەروەردگار بێ حساب بەبێ ژمار پاداشتی ئەو کەسانە ئەداتەوە. جۆری سێم خۆشەویستان لەو کارانەی کە پاداشتیان بێ حیسابە بریتە لە ڕۆژوگرتن. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکدا ئەفەرمێتن، خوای پەروەردگارە فەرمێتن كل عمل ابن آدم له إلا الصيام فإنه لي وأنا أجزي به. همو كارو كردوكاني إنساني مسلمان كأيكات كعبد أيكات هموي بو خويتي. تەنها ڕۆژوو نەبی، خوای پەروەردگار ئەفەرمی ڕۆژوو بۆ منە و من پاداشتی ئەو کەسە ئەدەمەوە، من ئەزانم چۆن پاداشتی ئەدەمەوە، پاداشتی چەندە زۆرە. کەواتە خۆشەویستان ئەو سێکارانە با هەوڵدەین زیاتر و زیاتر خۆمانی پێبڕازێنینەوە بۆ ئەوەی پاداشتی نەبراوە، پاداشتی بێ ژمار خوای پەروەردگار بە قسمەتمان بکات و خوای پەروەردگار لە یەکێک لەوانەمان حساب كاتن. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.